أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين يلحدون في آياتنا لا يخفون علينا أفمن يلقى في النار خير أم من يأتي آمنا يوم القيامة اعملوا ما شئتم إنه بما تعملون بصير. إن الذين كفروا بالذكر لما جاءهم وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك إن ربك لذو مغفرة وذو عقاب أليم. ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أعجمي وعربي قل هو للذين آمنوا هدى وشفاء قل هو للذين آمنوا هدى وشفاء والذين لا يؤمنون في آذانهم وقر وهو عليهم عمى أولئك ينادون من مكان بعيد. ولقد آتينا موسى الكتاب فاختلف فيه ولولا كلمة سبقت من ربك لقضي بينهم وإنهم لفي شك منه مريب. من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەمڕۆ میوانێکی تایبەتمان هەیە، ئەویش قورئان خوێنێکی بەتوانا و دەمخۆش و دەمزوڵاڵە کە میوانی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمانە. بەخێربێی شێخ عەلی بۆ بەرنامەکەمان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. هیوای لەرساوی و سەلامەتیتان بۆ خوازین ئینشاءڵڵا. خدا بتان هێڵێت. لە ڕاستیدا منیش دڵخۆشم بەم چاوپێکەوتنە و دانیشتن لەگەڵ ئێوەی بەڕێز ماشەڵڵا بەهۆی ئێوە خەڵکانێک حەز بە قورئان دەکەن هەروەکو دیارە. سپاس بۆ خوا. هیچ ئاشنایەتێکت هەیە بە کوردستان؟ کەست بیستووە، کەست زانیوە کورد بێ، قورئان خوێن بێ، دەمخۆش بێ، واتە هیچ ئاشنایەتیەک و زانیاریەکت هەیە لەسەر کوردستان؟ بەخوا لای ئێمە ڕۆشنبیریە پرسیارکردن دەربارەی وڵاتان ئەمە ڕاستیەکە، بەڵام ئەمە زۆر کەمە. ینی دەتوانم بڵێم کوردستان و وڵاتێکە وەکو هەرێکە لە وڵاتە ئیسلامیەکانی تر، یەک هەرێم و یەک هێزن، چەندین ئەستێرەی بەناوبانجی تێدایە. ئەمە هیچ گومانی تێدا نییە. لە هەر شارێکی خەڵکانێک ئەستێرە بوونیان هەیە لە ئەسمان و ئینشاءڵڵا لە زەویش ئەستێرەی درەوشاوی ئاسمان و زەوین. بەڵام کوردستان بەوە دەناسرێت
ڕابەر و سەرکردەی سەلاح الدین ئەیوبی تێدا بووە بە تایبەت لەم ڕۆژگاری ئێستاماندا. لە ئێستادا ئێمە چاوەڕێی سەلاح الدینێکی ترین، سەلاح الدینێکی تر بێتە دەرەوە لە کوردستان، داواکارین خودای گەورە کە هەموو مسلمانان بپارێزێت. زۆر باشە. شێخ عەلی ڕەشید چێیە؟ کوڕی چێیە و خەڵکی کوێیە و ئێستا کار و پیشەی چییە؟ من علی عەبدوڕەشید شێخ علی سۆفی. کوڕی شێخ عەبدوڕەشید سۆفیە. بەڵێ باوکم شێخ عەبدوڕەشیدە، کوڕی شێخ علی عەبدوڕەحمانە. لە ماڵێکی ئاین پەروەردە گەورە بووم، هیواخوازم ماڵێکی قورئانی بێت. بێگومان لەو ماڵەدا کە لەدایک بووم خەڵکی سۆماڵم و باو باپیرانم خەڵکی سۆماڵن و ئەوانیش هەر لە سۆماڵن. من لە سۆماڵ لەدایک بووم، بەڵام پاش ماوەیەکی کەم باوکم و مامم بەهۆی جەنگەوە بەجێیان هێشتین، بەهۆی ئەو بارودۆخەی کە تیایاندا بوو سۆمالیان بەجێ هێشت و لە قەتەر جێگیر بوون. لە ماڵێکی ئاینی گەورە بووم، هەرکە هاتینە قەتەر باوکم بووە ئیمام و دەمبینی لە مزگەوت قورئانی دەخوێند و لەسەر ئەو شێوازەی ئەو منیش گەورە کرام و لە ماڵەوەش هەر قورئانی دەخوێند و قورئانی لەبەردەکرد. ئەو کەسەی خۆش دەویست کە قورئانی خۆش دەوێت و دەتوانین بڵین ئەوە کە دەست پێش خەریەک بوو دوای ئەوەی بەرهەمەکەی لە گەورەبوونی ئێمەدا ڕەنجی دایەوە. باوکم گرنگی دەدا بەو کەسێک کە قورئان دەخوێنێتەوە و بەدەستی دێنێ. لەبەرەوەی ئێمە لەسەر ئەو خاڵە پەروەردەکراوین، بە هەمان شێوە باپیریشم باوکمی لەسەر ئەو خاڵە پەروەردە کرد. قسەیەکی هەبوو باوکم بە ئێمەی دەوت، باوکیشی بەوی وتووە، باوکم دەیوت ئەگەر کە قورئانت لەبەر کرد هەرچیەکم هەیە هی تۆیە، یعنی لە خۆشەویستیم هەرچیەکم هەیە بۆ تۆیە، ئەگەر ئۆتۆمبیلت بووێ هەرچیەکت بوێ پێدەدەم، بەڵام بتبینم قورئان لەبەر بکەیت. و پێشبڕ چێ هەبوو لە نێوان منداڵەکان، چی لە نێوان من و براکانم یاخود باوکم و برایەکەی لەسەر لەبەرکردنی قورئان و جوان دەربڕینی. زۆر باشە شێخ عەلی، با تۆزێکتر یۆمە لە قورئانی پیرۆز بێ بەدەنگە زوڵاڵەکەت، دەنگێکی جوان و خۆش و ڕێک پێ دواترە گەڕێنەوە لای بینەرانی بەڕێزمان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما خلقنا السماوات والأرض وما بينهما إلا بالحق وإن الساعة لآتية فاصفح الصفح الجميل إن ربك هو الخلاق العليم ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم ولا تحزن عليهم واخفض جناحك للمؤمنين وقل إني أنا النذير المبين كما أنزلنا على المقتسمين الذين جعلوا القرآن عضين فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين إنا كفيناك المستهزئين الذين يجعلون مع الله إلها آخر فسوف يعلمون ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون
فسبح بحمد ربك وكن من الساجدين واعبد ربك حتى يأتيك اليقين صدق الله العظيم. شيخ علي هیچ متأثرة بقرآن خوێنێکی نێودەوڵەتی یاخود قورآن خوێنێک بە خۆی حەز بکە گوێرە سەوتی بکرێن؟ بەڵێ سەرسامم بە زۆرێک لە مامۆستاکانی جیهانی عەرەبی و هەروەها ئیسلامی و گومانی تێدا نییە مرۆڤ دەنگی خۆی نادۆزێتەوە یاخود ناتوانێت داهێنەر بێت لە تیلاوەی قورئاندا هەتا کاریگەری دەنگێکی لەسەر نەبێت. من سەرسامم بە زۆرێک لە مامۆستاکان و لە سەرویانەوە مامۆستا میسڕیەکان شێخ مەحموود خەلیل حوسەڕی و شێخ محەممەد سەدیق المەنشاوی و پێش ئەوان شێخ ڕەفعات شێخ مەحموود عەبدولحەکەم و جگە لەوان شێخ محەممەد ئەیوب لە حیجاز و شێخ عەلی جابر و زۆرێک لە مامۆستاکانی تر بێگومان هەندێکیشیان هەیە لە ینی دەتوانم بڵێم لە تازەکان بۆ نمونە شێخ محەممەد ئەیوب بە یەکێک لە شێخە تازەکاندا دەندرێت و شێخ عەبدولباری سوبەیتی و شێخ ئەحمەد عەلی الحوزەیفی ماشاءالله سەرسامم پێیان و بە تیلاوەکانیشیان، بەڵام زۆرینەی حەز بە شێخە میسڕیەکان دەکەم، ئەوە کاریگەرترن لەسەر من، بەڵام بە دیاریکراوی بە گوێگرتن لە تیلاوە میسڕەکان کاریگەرتر دەبم. باش، ئێستا جەنابەت لە چ مزگەوتێک پێشنوێژیەکەی؟ من ئیمام و تاربێژم لە مزگەوتی محەممەد بن حەمەد مانع لە ناوچەی لوسێل لە دەوحە لە قەتەر، ئیمام و تاربێژی ئەم مزگەوتم و هەروەها بەیانیان لە وەزارەتی ئەوقافی ئیسلامی کار دەکەم لە بواری کاروباری یاسایی. کارەکانم لە بەیانیان کەمێک جیاوازە لە ئیمام، بەڵام سوپاس بەخوا کە ڕێگری و نەیاری ئەو شتم لێ ناکە. نایە سەرکەوتوبی ئینشاءڵڵا. خودای گەورە سەلامەتتان بکە. زۆر سوپاستان دەکەم. سڵاو دەنێرم بۆ خۆشەویستانمان لە کوردستان. شێخ عەلی، سەبارەت بە بانگدان، بەنگراوندێک هەیە لەسەر بانگدان، دەزانیت بانگ بدەیت، چووتە ناو مزگەوت و یەکێک پێی وتی شێخ عەلی ئێستا کاتی بانگی ئێوارەیە یاخۆت خەوتنان یان عەسر، بانگ دەدەی؟ بەخوا من بانگ دەدەم. سوپاس بەخوا. بۆ نمونە شێوازی بانگدان لە لای تۆ چۆنە؟ ئەو سروشتەی بانگی پێدەن من نازانم لاسایی باجۆمە لەبێ باجۆمە لێ گوێتان لێ دەبێت، بەڵام من لاسایی ناکەمەوە، بەڵام پێشەوە ئەوە بانگی لە ناوچەی تورک و کوردستان و نزیک شام هەیە، بانگی زۆر خۆش و تایبەتن، بەڵام ناتوانم لاساییان بکەمەوە، بەڵام حەزم لەوەیە و بانگدانیش بەڵێ بانگ دەدەم. باشە چۆن؟ واتە بەپێی بانگەکەیە، بەڵام بۆ نمونە با بڵێین بە خێرایی بانگی ئێوارە بدەین. باشە؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح
لە کۆتایی بەرنامەکە پەیامێک هەیە لەلایەن شێخ عەلیەوە بینێرێت بۆ بینەرەکانمان دەربارەی قورئان. چ ئامۆژگاریەکی هەن دەکەیت؟ پەیام زۆرە. پەیامی کۆتایی خۆت بۆ بینەران و گەنجان و ئەوانەی کە ئێستا بینەرن. پەیام زۆرە، بەڵام دەتوانین بڵین گرنگترین پەیام بۆ خوشک و برایان و تەواوی موسڵمانان دەنێرم لە جیهاندا. قورئان شەرەفمەندی ئەم ئوممەتەیە، شکۆ و سەربەرزیەتی. خودای گەورە و میهرەبان زیاتر لە چەند شوێنێک باسی لە قورئان کردووە لە ناو قورئاندا و وتوێتی شکۆ و سەربەرزی شەرەفمەندی ئەم ئوتەیە، وەکو خۆی گەورە دەفەرمێ یعنی شەرەفتانە و بە پێغەمبەرەکەی درودی خودای لەسەر بێ و هەروەها ئوممەتەکەشی ڕاگەیاندووە جا قورئان گرنگی بە خاوەنەکەی دەدات هەروەکو چۆن ئەو گرنگی پێدەدا. بۆیە هەر کەسێک گرنگی بە قورئان بدا خودای گەورە گرنگی پێدەدا و دەیپارێزێ. هەر کەسێک هەوڵیدا بۆ فێربوون و لەبەرکردن و تێگەیشتنی پشتیوان بە خودا ئەو ئاواتەی بۆ دێتە دی و بەدەستی دێنێ، بەڵام لەسەر مرۆڤ پێویستە واز لە قورئانی پیرۆز نەهێنێ لەو کەسان نەبێت کە خودای گەورە فەرمیوەتی دەربارەیان. داوا لە خودای گەورە دەکەین بە میهرەبانی خۆی کاروباری ئەم میلەتە و ئەم ئوممەتە چاک بکاتەوە، لە هەموو خراپەیەک بیان پارێزێ، بۆ خاتری ئەم پەرتوکە گەورەیە بگەڕێنەوە لای خوا و دەست بە قورئانەوە بگرین، لە دنیا و لە قیامەت سەرکەوتوو دەبین. درودی خدا لەسەر پێغەمبەر. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا، زين به لساننا وجمل به وجوهنا وقوي به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا رب العالمين. بینەران و بیسەران و خۆشەویستانمان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان تا ئەڵقەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سەدای زێڕین وە هاتەوە ئەیمانگی جوان، گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرهان. سەدای نورە خۆشبەختیە وەکو باران، ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان. ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان، جگە لە تۆ کێ بکەینە دۆست و میوان. یەک تەلاوەت عشقت دەڕوات بۆ لێو دەر